دایکەکانیان ئەگەر لەوێ بێت ببینین ئازادیانی بۆی نەفەوتێن ئەو بێژوازکانە. دوێنێ شەو حەوت تایە ئۆتۆمبیلمان تەقیوە. کاک شوان سڵاو لێبێ، شەوی ڕابردوو دەبێت چووە ئاسکتان لە دەستی ڕاوچیان ڕزگار کردووە و بابەتەکە چۆن چۆنین بۆ لەکوێ بووە بە دیاریکرا؟ بەڵێ دیارە لە شوێنێکەوە ئاگداری بنکەی پۆلیسی قۆرەتوو کراوە کە دوو کەس خەریکی ڕاوکردنی بەچکە ئاسکن. ئەو مۆقعە پارێزراوە لایەن ئێمەوە بۆی کە تووشی کێشەوشت نەبێت. ئەمان شەڵساون بە مەفرەزەوە ڕۆیشتون خۆیان لێرن بەردەوام لە دەرەوەن کە گەڕاون دیارە ڕاوچەکان هینیان پێەیە، کامێرەی حراریان پێەیە، ئەمانیان بینیوە، بەڵام لە دوو کۆڵە پشتا بەچکە ئاسەکانیان بەجێهێشتووە. ئەمانیش خۆیان ئاسا ئازایانە چوونەتە مەوقعەکە و ئاسەکانیان کردو، بەڵام لەبەر سەختی شوێنەکە نەتوانراوە خۆیان بگیرێت لەبەرەوەی ئەوان دیارە بەتواناتر بوونە لە ڕاکردن و شوێنەکەش سەخت و ئەوانەیە بۆیان نەدۆزراوەتەوە، بەڵام ڕەنگە گومانیان هەبێت و ئیشی لەسەر ئەو گومانەش بکرێت ئەوانە کێ بن و کێ نەبن. بێچوازکەکان لایەوەی پارێزراون. بەڵێ ئەو بەچکاسکانی سە بەتەماین ئینشاءالله بیبێن لە مەوقعەکە ئازادیان کرد، چونکە بۆی دایکەکانیان ئەگەر لەوێ بێت ببینین ئازادیانی بۆی نەفەوتێن ئەو بێژوازکانە. ئەوتە ئینشاءالله ئەوڵە دەین فەرمانی بەڕێزدا دووەری لێکۆڵینە وەرگرین بۆی بتوانین بەڕووبوونەوە ڕووی نەداوە. نەخێرمانە بە پیادە ڕایان کردووە. باشە کاک شوان، ساڵی ڕابردوو لێرە قسەمان کرد پێکەوە گلەیەوەتان هەبوو کە ئەو ئامێر و پێداویستیانی هەتانە خراپن کۆن بوون، ئەو گرفتانەتان چارەسەر کراوە؟ خەریکی چارەسەرکردنە ئینشاءالله و کۆمەڵێک نەسرێمان بۆ دابین کراوە، بەڵام هێشتانە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. ئینشاءالله لەم ڕۆژانە چێتە بواری جێبەجێکردنەوە ئۆتۆمبیلەکانی پێچاکەین و هەندێک سوتەمەنی زیادەکرێوانە بۆی بتوانن باشتر ئەرکەکانی خۆیان جێ، بەڵام تا ڕادەیەک ئێمە پێویستمان بە پۆلیس نەک بە ڕادەیەک بەڕادەیەکی زۆر پێویستمان بە پۆلیس و ئەفسەر هەیە، بۆیە لێر داواکارم لە وەزارەتی ناوخۆ لە بەڕێز وەزیری ناوخۆ پۆلیسی گشتی کە کۆمەڵێ پۆلیس و ئەفسەرمان لە شوێنەکانی تر بۆ بگوازنەوە سەر پۆلیسی دارستان بۆی بتوانین ئەرکانمان باشتر ڕاپەڕین. خۆتازان ئەم سنوورە سنوورێکە ئاژەڵێکی وەیەکی زۆری تایە و سنوورێکی زۆر سەختە و ئەم ساڵی ئەم گژوگیا و ئەوانە وشکە ئەبێت ئاگادار بین لە ئاگرکەوتنەوەوانش. ئەم ساڵانە کاک شوان لەم وەرزەیە دیاردەی ڕاوکردن زۆرە بێ، بەتایبەت بێچووە ئاسک و ئاسکەکان. یەوە چ ڕێکارێکەکە بەر چه ئامادەیەکتان هەیە بۆ ئەوەی دیاردەی ڕاوکردن کەم؟ بەڵێ وەڵا ئێمە ئێستا پێویستمان بە درۆن هەیە و پێویستمان بە کامێرەی حراری هەیە، پێویستە بۆمان دابین بکرێ بۆی بتوانین ئەرکەکانی سەرشانی خۆوان بە باشی جێبەجێ بکەین. من حەزەکەم لێرە باسیەوە بکەم تۆ تەماشا بکە ئەم سنوورە پڕی لە دەڕاستەیە، هەر ئەبێ ئەو خاوەن دەڕاستانە بێ متابعە بکرێن، ئەو سایق دەڕاستانە بێ متابعە بکرێن، خەڵکەیە بێویژدانە و بەردەوامیش ئەم ئەو شوێنانی کە ئەمان دەرویتیاکەن ئاسکی تیازاییوە، بەچکە ئاسکی تایە، ئەبێت ئەم هەموو متابعە بکەین و ئێمە پێویستمان بەوەی ئاسایش و پۆلیس وانیش هاوکارمان بن لەگەڵ پێشبەرگە و حدودەکانی پۆلیسی حدودەوانە بۆی بتوانین بە باشتر سنوورەکە پارێزی. بەڵام حەزەکەم لێرە یەکشتی تر باسکەم ئەوەیە کە تۆ دوێنێ شەو ئەمانە فێربوونە ئاسنی دروستەکان فڕێدەن لە هەر لایەک بۆستێ تایس ئۆتۆمبیلەکان تەقی، دوێنێ شەو حەوت تایە ئۆتۆمبیلمان تەقیوە. ئەو ئاسنانە ڕاوچیەکاندایان؟ بەڵێ ئەوە وێنەکەی شتانگر پێم وایە. هالو کاتێک کە تیانەکەون لە هەر شوێنێکە شوێنی ئەوە نەبێت لا بدەن فڕێدەن و تای ئۆتۆمبیلەکان پەنجەرێکن تەقێن.